أعمالنا من يهده الله فلا مضل له ومن يضلل فلا هادي له وأشهد أن لا إله إلا الله وحده لا شريك له وأشهد أن محمدا عبده ورسوله. أما بعد فإن خير الحديث كتاب الله وخير الهدي هدي محمد صلى الله عليه وعلى آله وسلم وشر الأمور محدثاتها وكل محدثة بدعة وكل بدعة ضلالة وكل ضلالة في النار. وبعد خوي پروردگار لسورة فاطر دا لفرميت الحمد لله فاطر السماوات والأرض جاعل الملائكة رسلا أولي أجنحة مثنى وثلاث ورباع يزيد في الخلق ما يشاء إن الله على كل شيء قدير. پروردگار من لكو ملك سورة قرآن دا لسن سورة قرآن دا بالحمد دس بيدكا بحمد ستايشي خوي دس بيدكا بو أوي ايمش فيركا كبزانين أو خواي پروردگارا چند مزنو گوريو چند خاوني صفاتي برزو جوانو چند خاوني قدرتو دا صلاتو چند خاوني نعمتو بخشش بسر ايمو كبهوي همو أو صفاتو نعمتان وخواي قور الشايستي أويا كسوباز بكري ستايش بكري حمد بكري خوش من بويت هرچي حمد و ستايشي تواوبو أوي دابنين أوتي كم سورة قرآن بچي دس بيدكا الحمد لله رب العالمين بالحمد دس بيدكا كلمة ألف لام لسر حمد بو استغراقا يعني همو محامدك همو حمد و ستايشك تقرأ استايش و حمدك تنها بو چيا بو خواي پروردگارا بو خواي پروردگار تنها شايستي همو جورا حمد و ستايشك لبرچي لبر أويك رب العالمين خواي قورا پروردگاري همو بونورا پروردگاري همو جهاني كان خواي قورا دانري أرزو آسمان و أويك لنيواني اندايا خواي قورا دانري شو روجا خواي قورا خاوني همو نعمتك بسر ايموا كواتا تنها أو شايستي أويك حمدي بكين حمد برا كانم كلا سورتي الحمد شوا فيريبوين الحمد لله حمد بريتيا لا ثناء لسر خواي پروردگار بو صفات جوانو كردارا مزناني كهيتي خواي قورا خاوني أو همنا وصفة برزانية خاوني شأنيكي منزلتيكي مزنة بويا شايستي أويا كحمدي بكينو استايشي بكينو لدلو خوش من بويت. الآية اشترد أخواي قوردا فرمي الحمد لله الذي خلق السماوات والأرض وجعل الظلمات والنور. حمد بو أو خوايك آسمان كانوا زوي دروس كرد وهروها تاريكاي وروناچي شيدانا وجعل الظلمات والنور أرزو آسماني دروس كرد وشو روجي شيداناوا أرزو آسمان أو مكان شوينا وتاريكاي وروناچيش بريتيا لزمان كات شو روج كواتا خوايك خاوني مكان وزمان به خاوني شوين وكات به بو اي ميدانا به هر أو شايستي اويك حمدي بكين. لسورة أنعام دابو لسورة سبأ دا خواي پروردگار دا فرمي الحمد لله الذي له ما في السماوات وما في الأرض وله الحمد في الآخرة. حمد استايش بو أويك همو ملشي أرزو آسمان هربو أوا ولا آخرة جداتنها أو حمد دكري. أول سورة فاطر جلير دا فرمي الحمد لله فاطر السماوات والأرض جاعل الملائكة رسلا. حمد تنها بو چيا حمد استايش بو أو خوايك فاطر السماوات والأرض. فاطر يعني لنبوة وخواي پروردگار سرتا أرزو آسماني هنا يبون درستي كرت. ابن عباس رضاي خواي قوري لي بدا فرمي نم دزاني كلمة فاطر يعني چي تاوكو دو أعرابي يعني دو عربي دشتشي خلشي لاديو دشت هاتن چێشەیان هەبوو لەسەر بیرێک لەسەر بیرێکی ئاو چێشەیان هەبوو یەکێکیان وتی ئەنە فەتەرتوها يعني من یەکەم جار ئەو بیرەم لێ داوە کەواتە من خاوەنی ئەو محەقی منە فەتەرتوها يعني ئەوەی کە سەرەتا لە نەبوونەوە هێنایە بوون. خوای پەروەردگار فاتیرە لە نەبوونەوە یەکەم جار خوای گەورە ئەو ئەرز و ئاسمانەی هێناوەتە بوون. فاتیری السەماوات والأرض دەی خوایەک ئەم هەموو ئاسمانە مەزنە و ئەم هەموو زەویە گەورە بەو نظام و تەرتیب و
دەسەڵاتەوە بهێنێتە بوون واللهی شایستەی ئەوەیە کە حەمد و ستایش و ثەناءمان تەنها بۆ ئەو بێت جاعل المەلائکەتی ڕوسولا سەرەڕای ئەوەی کە ئەرز و ئاسمانی دروست کردووە ئەو جا مەلائکەتیشی داناوە مەلائکەتیشی دروست کردووە بۆچی بۆ ئەوەی ئەمرە قەدەریەکانی خوای پەروەردگاری مەزن لە ناو بوونەوەردا جێبەجێ بکەن پەروەردگار ئەو هەموو مەلائکەتەی هەیەتی وما يعلم جنود ربك إلا هو کەس نازانێت جوندەکانی خوای پەروەردگار چەند زۆر و چەند بەدەسەڵات و بەتوانان ئیلا خوا خۆی نەبێ ئەو هەموو فریشتەیە کە خوای گەورە دایناوە و هەیەتی ئوموری بوونەوەر خوای پەروەردگار پێی سپاردوون کە بە ئەمری خوای گەورە جێبەجێ دەکەن و بەڕێی دەکەن مەلائکەتیش خوای پەروەردگار بە مەزنی دروستی کردوون توانا و دەسەڵاتی زۆریان هەیە بۆ نمونە یەکێک لەوانە کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام چوو بۆ تائیف کە چوو بۆ تائیف ئەهلی تائیف زۆر خراپ بوون گوێیان بۆ پێغەمبەری خوا نەگرت عەلەیهی سەڵات وەسەلام بەڵکو منداڵەوڕکەیان تێبەردان و دەستیان کرد بە بەردبارانکردنی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام تاوەکو خوێن بەلاشەیدا هاتە خوارەوە سەڵات و سەلامی خوای گەورەی لەسەر بێ بۆ ئەوە نەچوو بوو داوای ماڵ و سامان و سەرکردایەتی و دەسەڵاتیان لێ بکە بۆ ئەوە چوو بوو لە جەهەنەم ڕزگاریان کە بۆ ئەوە چوو بوو لە تاریکایی و گومڕایی کوفر و شیرک دەریان بێنێ بەختەوەر بن لە دنیا و لە قیامەت بەڵام ئینسانی نەفام نازانێت خێر لە چیدایە لە جیاتی سوپاسکردن و پێشوازیکردن بەربارانیان کرد دەربەدەریان کرد کاتێک کە گەڕایەوە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بێهۆش بوو دوایی کە بەهۆش خۆی هاتەوە مەلائکەتێک هاتە لای جبریل هاتە لای فەرمووی ئەی محەممەد عەلەیهی سەڵات وسەلام خوای پەروەردگار فریشتەی کێوەکانی بۆ ناردوویت دەفەرمێت ئەگەر محەممەد ئیزنی لەسەر بێت عەلەیهی سەڵات وسەلام لە ئەطبق عەلەیهم الأخشبەین ئەو من هەردوو کێوەکانیان بەسەر دێنمەوە یەک و تەبقی دەکەم بەسەر یەک لە ناویان دەبەم کە ئەنەما هەر نەبوون دوو کێو کە ئەوان لە بینی دوو کێوەکەدان دەیهێنمەوە یەک و کەپسی دەکەم بە یەکەوە کە ئەنەما شوێنێک نەبووە کە ئەوانەی تێدا بوون یەک مەلائکەت بتوانێت دوو کێو بێنێتەوە یەک و بە یەکەوە بیان لکێنێ و کە ئەنەما لە ناوانیاندا هیچیش نەبوو یەک فریشتە بەتەنها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام فەرمووی نەخێر من سەبر دەگرم ئومێدم وایە خوای گەورە لەنەوەی ئەوانە جیلێک دەربێنێت جیلێک دروست بکات يعبدون الله ولا يشركون به شيئا ئومێدم بەنەوەکانیانە ئومێدم بەو پیرانە نییە چونکە ئەوانە زۆربەیان گوێ لە حەق ناگرن هەرچەندە بۆی باسکەی فایدەی نییە بەڵام ئومێدم وایە لەنەوەی ئەوان خوای گەورە جیلێکی تازە بێنێ کە تەنها خوا بپەرستن و لەگەڵ خوا کەسی تر نەپەرستن لەگەڵ خوا کەسی تر نەپەرستن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام پەلەی نەکرد بۆ چونکە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام بۆ ئەوە نەهات بوو کە ڕقەکانی خۆی بێنێتە جێ تۆڵەکانی خۆی بکاتەوە بۆ ئەوە نەهات بوو بۆ ئەوە هاتبوو کە هیدایەتی خەڵک بدات بۆیە هەرچەندە ناڕەحەتیش کراوە هەرچەندە کە ئەزیەتیش دراوە سەبر دەگرێ ئومێدی وایە جیلێکی تازە بێ خوا بەتەنها بپەرستێ فعلەن خوای پەروەردگاریش هیدایەتی نەوەکانیانیدا و کەسانێکن کە خوا بەتەنها دەپەرستن مەبەستمان لە قودرەت و دەسەڵاتی مەلائکەتە کە یەک مەلائکەت ئەو توانایی هەبێت خوای پەروەردگار مەلائکەتیشی دروست کردووە بۆ ئەوە دروستی کردوون کە باران و کێوەکان و ئەرز و ئاسمان و خوای گەورە چۆنی بوێ بەو شێوەیە بەڕێوەی دەبن لە حەدیثی تردا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام بۆمان باسی جەهەنەم دەکا کە جەهەنەم 7,000 زنجیرەی لێبەسترا و هەر زنجیرێکی 7,000 مەلائکەت ڕای دەکێشێت خوای گەورە بمان پارێزێ لە ئاگری جەهەنەم ڕوسوولەن پەروەردگارمان ئەو فریشتانەی کردوونە نێرراو ڕەسوول و نێرراو لە بینی خۆی و پێغەمبەرانیدا و ئەوەیانەی کە خوای گەورە بیەوێت بۆ ئەوەی وەحی خوا بگەێنن بە پێغەمبەران عەلەیهیم السەڵات وەسەلام ئولی ئەجنیحەتین بێگومان مەلائکەتەکان و بەتایبەتی جبریل عەلەیهی السەلام خوای پەروەردگار دەینار بۆ ئەوەی وەحی خۆی بنێرێ بۆ چێ بۆ پێغەمبەران سەڵات وسەلامی خوایان لەسەر بێت ئولی ئەجنیحەتین مەثنا وەثولاثە وەڕوباع پەروەردگار فریشتەکانی وا دروست کردوون کە خاوەنی باڵن فریشتەکان باڵیان هەیە بەو باڵانەیان دەفڕن هەیانە دوو باڵی هەیە هەیانە سێ هەیە هەیە چواری هەیە یەزید فی الخەلقی ما یەشاء پەروەردگار زیاتریشی دەکا لە
باڵەکانیان ئەوەندەی کە بێوێ هەروەکو پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام بۆمان دەجێڕێتەوە کە لقد رأى من آيات ربه الكبرى كاتك جبريل بيني لحقيقتي خوي جبريل شصت بالي بيوبو قد سد الأفق يعني كآوا سيري آسمان كي أو آسماني همو پر كردبو تنها جبريل عليه السلام شصت بال دي خواي پروردگار أو ملائكة مزناني دروس كردون بمشي ويا يزيد في الخلق ما يشاء إن الله على كل شيء قدير خواي قورا دستر هموش تيك بالاو بدا صلاة بتوانايا أو فريشتانا هيانا بو روح كيشانا هيانا بو أويا كمالكي بهشتو هشيانا خازيني نار ئاگری جەهەنەم ئەو لە سەر پەرشتی دەکا هەشیانە کە خرایتە ناو گۆڕەوە دێ پرسیارت لێ دەکا منکەڕ و نەکیر کە پرسیارت لێ دەکەن وەکو لە حەدیثێکی حەسەندا هاتووە چێت پەرستووە شوێن چێ کەوتویت دینت چی بووە و هەشیانە لەسەر شانمان لە ڕاست و چەپ چاک و خراپەکانمان دەنووسن و هەشیانە دەمان پارێزن لە بەڵاو موسیبەت کەواتە براکانم مەلایکەت مەخلوقێکن خوای گەورە لە نور و ڕووناچی دروستی کردوون مەخلوقێکی زۆر عەظیم و بەتوانە و بەدەسەڵاتن دەبێ ئیمانمان پێیان هەبێت ئیمان بە مەلایکەت ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئیمان خوای گەورە دروستی کردوون و ئەرچی پێسپاردوون ئەم بوونەوەرە کە بەڕێوە دەچێت و هەروەها لەگەڵ عەزەمەت و گەورەیی فریشتەکانیشدا چەندە بەتوانە و بەدەسەڵاتن لەگەڵ ئەوەشدا خوای گەورە وەصفی کردوون عیباد و مکرەمون بەندانێکی زۆر بەڕێزەوە بەندایەتی خوای پەروەردگار دەکەن لا يعصون الله ما أمرهم ويفعلون ما يؤمرون ئەو فریشتە مەزن و گەورە و بەدەسەڵاتانە سەرپێچی فەرمانی خوا ناکەن لە یەک فەرمانی خوش لا نادەن لا يعصون الله ما أمرهم هەر ئەمرێک کە خوا پێی کردبن سەرپێچی فەرمانی ئەو ناکەن ويفعلون ما يؤمرون و هەر ئەمرێکیش کە پێیان کرابێ ئەو ئەمرە جێبەجێ دەکەن لە خۆیانەوە ناچن شتێکن کە ئەمریان پێ نەکرابێ سیرکەن براکانم ئەم دوو وەصفە جوانەی مەلایکەت ئەمڕۆ ئەگەر ئێمە هەر یەکێک لە ئێمە شتێک لە توانا و دەسەڵات و پارە و ماڵ و سامانی کەوتە دەست خوای خۆی لە یاد دەچێت یاخی دەبێ لە سنوور دەردەچێت خۆی بە شتێکی مهم دەزانێت تووشی فەخر و خوێلا و لە خۆبایی بوون دەبێت بۆ وەڵا دەسەڵاتێکی هەیە شتێک پارەی هەیە نازانم خەڵکی لەگەڵا دەی ئەوە خۆ لێون بوونە خۆ نەناسینە و نەناسینی قەدری خوای گەورەشە فریشتەکان لەگەڵ مەزنێتی و گەورەیەتی خۆیاندا لە خۆبایی نابن يسبحون الله الليل النهار شەو و ڕۆژ تەسبیحی خوا دەکەن و زیکری خوای گەورە دەکەن لا يفترون وەڕەز نابن لە زیکری خوا لە عەبدایەتی خوا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتو وسەلام دەفەرمێ لە ئاسماندا شوێنی بستێک نییە ئیلا مەلایکەتێک تێیدا ئەوە لە سوجدەدایە و یا ڕاوەستا و عیبادەت بۆ خوا دەکات بەڵام ئێمە نایان بینین لەگەڵ گەورەیەتی خۆیاندا لە خۆبایی نەبوون واز لە عیبادەتی خوا بێنن بەڵام ئێمەی ئینسان لەگەڵ لاوازی و بێدەسەڵاتی خۆشماندا تەماشا دەکەین زوو خوای گەورە دەفەرمێ ئین الئینسانە لەیەطغا ئەن ڕەئاه استەغنا ئینسان لە خۆبایی دەبێ و لە سنوور دەردەچێ بۆ وەڵا شتێک توانای هەیە شتێک دەسەڵاتی هەیە شتێک ماڵی هەیە نازانێ هەموو دەسەڵاتەکەی تۆ هەموو خەڵکی سەر ڕووی زەوی خوای گەورە بە یەک مەلایکە دەتوانێت لە ناوی بەرێت بە یەک مەلایکە دەتوانێت لە ناوی بەرێت هەر فریشتە بوون مەلایکەت بوون کە هاتن شاری لوط پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وسەلامیان بەرز کردەوە تا ئاسمان ئەوجا سەرە و بنیان کرد هەر ڕێک وڵاتەکەیان هەڵگرت بردیانە ئاسمان و سەرە و بنیان کرد نەک تەنها خەڵکەکە لە ناو بەرن وڵاتەکەیان بەرز کردەوە ئاسمان و سەرە و بنیان کرد کەواتە براکانم با ئێمە قەدری خۆمان بزانین کە زۆر عەبدێکی ضەعیف و لاواز و بێدەسەڵاتین لە ئاستی عەظەمەت و گەورەی خوای پەروەردگار کاتێک کە ئەو مەخلوقە عەظیمانەی خوای گەورە دەبینین و دەبیستین و باسییان دەزانین با عەظەمەتی خوامان بۆ دەرکەوێت باوامان لێ بکە کە حەمدی بکەین و ستایشی بکەین و سوپاسی بکەین ئەوجار دوای ئەوەی کە پەروەردگار عەظەمەتی خۆی بۆ ئێمە دەرخست کە شایستەی ئەوەیە حەمد و ستایش بکرێ لەسەری ئەوجا حەقیقەتێکمان پێ دەڵێ کە پێویستە عەقیدە و بیر و باوەڕی هەر یەکێک لە ئێمە بەو شێوەیە بێ دەنا وەڵڵاهی ئیمانمان تەواو نابێت دەفەرمێت ما يفتح الله للناس من رحمة فلا ممسك لها
ما يفتح الله للناس من رحمة هل رحمتك كخواي قورة درقاكي بكاتا ولا كسك أو فلا ممسك لها أو درقاي رحمة لكس ناجيرت خواي قورة بيه رحمتك توشي شخصك يا عائليك يا ولاتك يا ملتك بكات كويستي رحمتك يان بنسيبك أو رحمة باران به أو رحمة رزق روزي به روكو شينايي به أو رحمة لرساغي به قوة دصلات به بختوري وسعادة به هر رحمتك أخواي قوربية بالدرقاء كيف كاتو بوكسك أو كس ناتواني درقاء أو رحمة داخلت ناتواند وبهمان شيء وجل بران بركشيدا وما يمسك أدي أو رحمتك أخوا ديقريته ودرقاء كيدا دخالك سيك فلا مرسل له من بعده أو هيج كسيك نية بتواني درقاء أو رحمته إطلاق أو برلايك أو بكاتو بوكس تيبقين كواتا خير وخوشي زرر وقازانج نفع وضر بدس شيء تنها بدس خواه أجر رحمتك خوا بيه توشتك همو دنيا خربيته وليتي منعك والله منعناك ناتوانا منعك لت إلا توشد به وأجر رحمتك خواليت بقريته همو دنيا بيه أو خير وخوشية توش به والله توشدنا به أو خوا وادا فرمت كواتا براكم با اعتقاد بيري وباوري إيما بوشي وتوحيدية دا بمزريت كشتكان همو لخواي خومانا وببينين وببينين كخير وخوشي من بدست خوايا وهروها الشر اشتنها بدست خوايا أوج ركنك لركنكان إيمان أن تؤمن بالقدر خيره وشره إيمان بقدرها به هموي كاللعين خوايا وبتقدير خوايا خيركي شركش هموي چاوەڕێی ئەوەی کە مەسلحەتێکت توش بێ کەچی لە پڕ لێت لا دەچێ لۆمەی فڵانی دەکەی سەرزەنیشتی فڵانی دەکەی گلەی نازانم لە چێ دەکەی بەڵام نازانی وەڵڵاهی خوا لێتی لادا خوا لایدا هەندێک کەس چونکە ئیعتیقادی بەوە نییە دەچێت تەشەبوس دەکا بە هەموو کەسێکی نزم ئەو پەڕی تەنەزولی دەکات ئەو پەڕی مەرایی دەکا ئەو پەڕی سەرشۆڕی دەکا ئەو پەڕی زەلیلی دەنوێنێ بەشک و فڵانە کەس ڕەحمی پێ بکات و فڵانە ئیشەی بۆ بکات و فڵانە چاکەی بۆ بکات نازانێ فڵانە کەس هیچی بەدەست نییە کە خوا نەینووسێ سوێن بەخوا ناتوانێ فڵانە کەس یارمەتی تۆ بدا کەواتە ئەو زەلیلی و سەرشۆڕی و مەرایەی کە بۆ مەخلووقێک دەیکەی بۆ خوا بیکە لە جیاتی ئەوەی بچی لە فڵانە کەس بپاڕیتەوە دەستنوێژ بگرە و دوو ڕەکەعەت سونەت بکە و بپاڕێەوە لە خوا لە سوجدەدا بپاڕێەوە لە خوا ئەی خوای پەروەردگار خێر تەنها لای تۆیە ئەو خێرم لە تۆ دەوێت پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە یەکێک لە دوعاکانی جارە فێری کردوین دوای هەموو نوێژێک ئێمە ئەو دوعایە بکەین اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا راد لما قضيت أي خواي پروردگار لا مانع لما أعطيت هر شتێک کە تۆ بیبەخشیت هەر بەخشینێک کە تۆ پێمان بەخشی کەس ناتوانێت منعی بکات لێمان ولا معطي لما منعت وهر شتێکیش کە تۆ لێمان منعکەی کەس ناتوانێت پێمان ببەخشێت ولا راد لما قضيت هەر قەضایەکیش کە تۆ بیکەیت و بڕیارێک کە تۆ بیدەیت کەس ناتوانێت ڕەدی بکاتەوە دوای هەموو نوێژێک براکانم سونەتە ئەم دوعایە بخوێنیت ئەم زیکرا دوای هەموو نوێژێک بۆی تۆ کە سەلامت دایەوە لە نوێژەکە لەسەر تەوحید بمێنیتەوە تەنها لە نوێژەکەدا تەوحیدی خوا نەکەیت و دوای نوێژ خواد لە یاد چێ چکە لە نوێژەکەتدا تۆ بەڵێنت بە خوادا ئیاکە نەعبود و ئیاکە نەستەعین تۆ دەپەرستین داوای یارمەتی لە تۆ دەکەین اعتقادمان بەس بە تۆیە و پشتمان بە تۆ بەستووە کە سەلامیشت دایەوە ئەو زیکرە بخوێنە اللهم لا مانع لما أعطيت ولا معطي لما منعت ولا راد لما قضيت ولا ينفع ذا الجد منك الجد بۆ ئەوەی کە دڵەکەی تۆ ڕوو لە کەس نەکا ئومێدت بە کەس نەبێ و لە کەسیش نەترسی سوێن بەخوا هەر کەسێک ئیمانی بەم ئایەتە هەبێ و تێی بگات ڕەجا و ئومێد و ئەمەلی تەنها بەخوا دەبێ و هەروەها لە کەسی تر ناترسێ لە غەیری خوا بەس لە خوا دەترسێت چکە دەزانێ ئەگەر هەموو ئومەت خڕ بێتەوە زەرەری لێ بدەن ناتوانن لێی بدەن کە شتێک نەبێ خوا نووسی بێتی هەروەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە بانگی ئامۆزاکەی خۆی کرد عەبدوڵڵای کوڕی عەباس ڕەزای خوای لێ بێ فەرمووی یا غولام ئینی ئوعەللیموکە کەلیمات وەرە ئەی گەنج من چەند کەلیمەیەکت فێر دەکەم ئەو کەلیماتانە بچووکن لە نووسیندا لە لەبەرکردندا
بەڵام زۆر مەزنن لە ئیعتیقاد پێبوون و باوەڕ پێبووندا. کەلیماتەکان چی بوون؟ احفظ الله يحفظك، احفظ الله تجده تجاهك. خوا بپارێزە خوا دەتپارێزێت. ئاگاد لە خوای خۆت هەبێ لە کاتی شوێنەی و ئاساییدا، لە کاتی تنگانە و تەنگ و چەڵەمەدا خوا بە فریاد دێت. ئەوجا پێی دەفەرمێ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام واعلم أن الأمة لو اجتمعت على أن ينفعوك بشيء لن ينفعوك إلا بشيء قد كتبه الله لك. بزانە ئەی ئامۆزای بەڕێزم، ئەگەر هەموو ئومەت هەر هەمووی کۆ بێتەوە بۆ ئەوەی سوودێک بە تۆ بگەیەنن، وەڵڵاهی ناتوانن پێت بگەیەنن ئیلا ئەوە نەبێت کە خوا نووسیوێتی بۆت. ولو اجتمعوا على أن يضروك بشيء لن يضروك إلا بشيء قد كتبه الله عليك. ككوش ببنەوە هەموو ئومەت بهێنە پێشچاوی خۆت. مەسەلەکە زۆر سەیرە، دیقەتی بدەیە. هەموو ئومەت، هەر هەموو ئومەت بە موسڵمان و کافرەوە کۆ ببنەوە و لەلایەکەوە بوەستن، تۆش بە تەنها لەلایەکیت. هەموویان بیانەوێ زەرەرێکت لێ بدەن، متتەفقن یەکدەنگن لەسەر ئەوەی زەرەرت لێ بدەن کە خوا لەسەرتی نەنووسیبێ ناتوانن. لەوانەیە بڵێ چۆن؟ دەڵێن خوای گەورە ئەوەندە بەتوانایە کە تۆ بپارێزێ لەوەی بتوانن زەرەر بە تۆ بگەێنن. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام لەسەر ئەو عەقیدەیە هاوڵانی خۆی پەروەردە دەکرد. یا لە دوعایەکی تردا پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام دەیفەرموو اللهم لك الحمد كله. ئەی خوای پەروەردگار، حەمد و ستایش هەر هەمووی بۆ تۆیە، تەنها تۆ شایستەی ئەوەی. اللهم لا قابض لما بسط. ئەی خوای پەروەردگار، ئەو دەرگایی کە تۆ، ئەو ڕەحمەتەی کە تۆ ڕای دەخەی بۆ ئێمە کەس ناتوانێت بیگرێتەوە لە ئێمە. ولا باسط لما قبضت. و هەر ڕەحمەتێکیش کە تۆ بیگریتەوە لە ئێمە کەس ناتوانێت ڕایخا بۆ ئێمە. ولا هادي لمن أضللت. خوای پەروەردگار کەس ناتوانێت هیدایەتی ئەو کەسەدا کە تۆ گومڕای بکەیت. ولا مضل لمن هديت. و ئەوەش کە تۆ هیدایەتی بدەی خوای پەروەردگار کەس ناتوانێت گومڕای بکە، کەواتە هیدایەتیش بەدەست خوایە. ولا معطي لما منعت. شتێکیش کە تۆ منعیکەی کەس ناتوانێت بیبەخشێ. ولا مانع لما أعطيت. ئەوەش کە تۆ بیبەخشی کەس ناتوانێت منعی بکە. ولا مباعد لما قربت. ئەوەی کە تۆ نزیکی کەیتەوە کەس ناتوانێت دووری خاتەوە. ولا مقرب لما باعدت. ئەوەش کە تۆ دوورت خسپێتەوە کەس ناتوانێت لێتی نزیک خاتەوە. ابسط علينا من بركاتك ورحمتك وفضلك ورزقك. ئەو جا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دوای ئەو زیکرە دەیفەرمووی، دوای ئەو تەوەسولە مبارەکە، ئەو جا دەیفەرموو دەی خوای گەورە بڕێژە بەسەرماندا لە بەرەکات و لە ڕەحمەت و لە فەزل و لە ڕزقی خۆت بەسەرماندا بڕێژە. دوای ئەوە کە ئەو عەقیدەی خۆی بەیان دەکرد، ئەو جا داوای لە خوا دەکرد. نەک تۆ ئیعتیقادت وا بێ کە خێر و خۆشی تۆ لای فڵان شەخسەیە، لای فڵان مەسئولەیە، لای فڵان دەوڵەمەندەیە، لای فڵان کەسەیە. ئەو کاتە بڵێ باشە بۆ خوا ڕزقمان نادا، خوا ڕزقی چیت بدا؟ تۆ ئەوەندەی ئیعتیقادت بە غەیری خوایە، ئیعتیقادت بە خوا نییە. ئەوەندەی ئەمەل و ئومێد و هیواد بە غەیری خوایە، ئەوەندە هیواد بە خوای گەورە نییە. لە کاتێکدا کە خوای پەروەردگار دەفەرمێ وما من دابة في الأرض إلا على الله رزقها. هەرچی دابەیەکە، نەک هەر ئینسان، بە باڵندە، بە مەڕووماڵات، بە حەشەرات و هەرچی زیندەوەرێک لەسەر ڕووی زەوی بێت، جا لەسەر زەوی بڕوا یا بشفڕێ، إلا على الله رزقها. ڕزقی لەسەر چیە؟ لەسەر خوایە. ئەگەر پیاوێک لە ماڵەوە 5-6 سەرخێزان بێت، خەمێکی زۆری هەیە، باشە منە و عائیلەی بەچی بەخێو بکەم، بەڵام ڕزقی هەرچی سەر ڕووی زەوی هەیە لەسەر خوای پەروەردگارە. زۆریش ئاسانە بەلای خوای پەروەردگارەوە. کەواتە براکانم، با بیر و باوەڕمان بەو شێوەدا بمەزرێنین کە خێر و خۆشی و زەرەر و قازانج هەمووی بەدەست خوایە. بۆیە بەس داوا لە خوا بکەین، داوا لە کەس تر نەکەین. داوا لە خوا بکە خێرت بەنسیب بکە و شەڕت لێ بەدوور بگرێ. نەک واز لەو خوایە بێنی کە هەموو شتێکی بەدەستە، هانابەری بۆ شەخصێک کە مردووە 700-800 ساڵ پێش ئێستا مردووە، لە ناو خاکدایە، عەبدێکی ساڵحی بەڕێزی بە تەقوا بووە، تۆ هانا بۆ ئەو بەریت فڵانە کەس هانامان بۆ تۆ بهێنا شیفای نەخۆشمان بدەیت. کاتێکیش تەماشا دەکەین قورئان وای فێر نەکردوین، قورئان فێری کردوین وئیذا مەریضت فهو یەشفین، کە نەخۆش کەوتم بەس خوا شیفام دەنێرێ.
نەخۆش کەوتم بەس خوا شیفا دەنێرێ، گومڕا بم بەس خوا هیدایەتم دەدا، فەقیر بم تەنها خوا ڕزقم دەدا، بەڵام موسیبەتم بۆ بێت تەنها خوا لێم لا دەدا. بەس بەم شێوەیە ئەوە عەقیدەیەکە کە قورئان فێری کردوونی و پێغەمبەر صلی الله علیه وسلم سەحابەی لەسەر پەروەردە کردووە، نەک ئەو عەقیدەی ئەمڕۆ ئیعتیقادمان بەناڵی کەرێک هەبێ لە چاوەزار دەتپارێزێ، ئەو خوامەزنەی لە بیر چۆوە بیپارێزێ ناڵی کەر دەیپارێزێت، میرۆشینکەیەک بە سیارەکەی هەڵواسیوە دەیپارێزێت، پەڕۆیەکی هێناوەتەوە لەسەر قەبرێک دەیپارێزێت. ئەو بیر و باوەڕە پرۆپوچە نە لە قورئاندا جێی دەبێتەوە نە لە حەدیسی پێغەمبەردا عەلەیهی سڵات وسەلام. ئینسانی موسڵمان ئیعتیقادی بەس بەخوایە، بۆیە ئەو کەسانەی کە ئیمانیان بەخوای پەروەردگارە لە غەیری خوا ناترسن، ناترسێ وەڵا فڵان دەتهەنجێوێ، چ دەمهەنجێوێ، بەچی دەمهەنجێوێ؟ لە غەیری خوا لە کەس مەترسە، لە غەیری خوا پشت بە کەس مەبەستە، داوا لە کەس مەکە، ڕەجا و ئومێد و هیوات بە کەسی تر نەبێ. کەوابی خوای گەورە هەموو خێر و خۆشیەکت بەنسیب دەکا، لە شەڕ و بەڵا موسیبەت لات دەدا. ئەو جا دەفەرمێ وهو العەزیز الحەکیم، خوای گەورە عەزیزە، حەکیمە، بە عیزەتە دەتوانێ هەموو بەڵایەکت لەسەر لا بدە، هەموو خێرێکیشت بەنسیب بکە، و حەکیمیشە، جار جار کە تووشی نەخۆشیت کە تاقید دەکاتەوە، کە تووشی فەقیریت دەکات تاقید دەکاتەوە، بزانێ سەبر دەگری و داوا لەو دەکەی یا هانە بۆ یەکێکی تر دەبەیت. حکمەتی هەیە خوای گەورە، کار لەجێ. لە ئایەتی تردا خوای پەروەردگار دەفەرمێ وَإِن يَمْسَسْكَ اللَّهُ بِضُرٍّ فَلَا كَاشِفَ لَهُ إِلَّا هُوَ، ئەگەر خوای گەورە تووشی ناڕەحەتیەکت کا و زەرەرێکت تووشکە، واللهی کەس لای نابە ئیلا خۆی نەبێ، فَلا كَاشِفَ لَهُ إِلَّا هُوَ، کەس لای نابە ئەو بەڵاو موسیبەت و زەرەرە لەسەرت لا نابە ئیلا خۆی نەبێ. وَإِن يُرِدْكَ بِخَيْرٍ فَلَا رَادَّ لِفَضْلِهِ، ئەدی ئەگەر خێرێکت تووشکە کەس ناتوانێ فەضڵی خوا لە تۆ مەنعکە. کەواتە براکانم ئەم ئایەتە بەڕاستی پێویستە عەقیدەمان لەسەر ئەوەدا بمەزرێنین، وابین ئومەتێک بین تەنها خوا پەرست بین، تەنها لە خوا ترس بین، ئومێد و ڕەجامان تەنها بە خوای خۆمان هەبێت، چونکە هەموو شتێک بەدەست ئەوە. دوای ئەوە پەروەردگارمان پێمان دەفەرمێ یا ئەیوهە الناس، ئەی خەڵکینە هەر هەمووتان، اذكروا نعمة الله عليكم، بیر لە چی بکەنەوە؟ بیر لە نیعمەتەکانی خوا بکەنەوە بەسەرتاندا. ئەگەر دانیشین براکانم، ئەگەر ئەمڕۆ لە شوێنی خۆمان دانیشین، نەک تا بەیانی، واللهی تا ڕۆژی مردنیشمان نیعمەتەکانی خوا حیساب بکەین، ئەگەر بیان زانین و بیان ناسین کۆتایی نایە، چونکە خوای پەروەردگار دەفەرمێ وَإِن تَعُدُّوا نِعْمَةَ اللَّهِ لَا تُحْصُوهَا، ئەگەر بێت و ئێوە نیعمەتەکانی خوا سەرژمێر بکەن و بیان حسابیان کەن ناتوانن سەرژمێری کەن، ئەوەندە زۆرە. چونکە نیعمەتی خوا بەسەر ئێمەوە چاود نیعمەتێکە براکەم، دەستت نیعمەتێکە، پەنجەت نیعمەتێکە، لاشەت نیعمەتێکە، عەقڵت نیعمەتێکە، ئیمان نیعمەتێکە. نیعمەتی خوا کۆتایی نایە، هیدایەت بۆ ئەو دینە نیعمەتێکە، ئەو ئەمن و ئاسایشەی کە تێدای نیعمەتێکە، نیعمەتەکانی خوا کۆتایی نایە. بە کورتی نیعمەتی خوا بیر لەو سێشتە بکەوە، لە نەبوونەوە خوا تۆ هێناوەتە بوون، ئەوە گەورەترین نیعمەت. دوای هێنانەبوونیشت ئەو جا پەروەردەی کردویت، ئەو جا بەخێوت دەکا ڕۆژ لە دوای ڕۆژ. ئەو جا نیعمەتی سێمیش نیعمەتی هیدایەت، کە خوا تۆی هیدایەت داوە بۆ ئیسلام، ئەن هەداکم للئیسلام، کە گەورەترین نیعمەتە براکەم، چونکە نیعمەت تەنها لەش ساغی و عافیەت و سەلامەت و ماڵ و سامان نییە، گەورەترین نیعمەت نیعمەتی هیدایەت و ئیمان و ئیسلامە. تۆ با ماڵی دنیات هەبێت، با لەش ساغ بیت، با چی شتێکت پێخۆشە لەم دنیاە دەستت کەوێ، بەڵام کە خوا هیدایەتی نەدابی بۆ ئیسلام، ئەوە تۆ تەنها لە ژیانی دنیادا ئەو نیعمەتانەت هەیە، هەر لە لەحظەی مردنتەوە ئەو جارە نیقمەت دەست پێ دەکا، ئەو جارە عەذاب و سزا دەست پێ دەکا، ئەو جا چوونە ناو جەهەنەم و ئەو جا عەذابی قەبر و خوا بمان پارێزێت. کەواتە براکەم نیعمەتی هیدایەت بۆ ئیسلام نیعمەتێکی گەورەیە، قەدری بزانین. واللهی لە نیعمەتی ماڵ و سامان و لەش ساغی زۆر گەورەترە، خوای گەورە بۆمان بپارێزێ و زیادی کات. اذكروا نعمة الله عليكم، ئەی خەڵکینە بیر لە نیعمەتەکانی خوا بکەنەوە بەسەرتاندا. بیرکردنەوە گرنگە براکانم، بەڵام زۆرێک لە ئێمە خومان گرتووە بە نیعمەتەکانی خواوە، کە عادەت و خود بە شتێکەوە گرت بیری لێ ناکەیتەوە. بەیانی هەڵدەستیت، خەریکی نان خواردنیت، خەریکی کەسابەتیت، ئێوارە شەو دادێ دەخەویت، تەواو بیر لەوە ناکەیتەوە ڕۆژێک بڵێ ئەم زەوی من بەسەری دادەڕۆم، خوا بۆ منی ڕاخستووە. ئەو نیعمەتە ئەگەر شکری نەکەم خوای گەورە لەسەری، ئەو محاسبەی لەسەرە.
ئەو لەش ساغەی کە خوا بە منی بەخشیوە کە شکری خوای گەورە نەکەم محاسبەی لەسەرە ئەم هەموو ناز و نیعمەتەی کە منی تێدام کە شکری خوای پەروەردگار نەکەم محاسبەی لەسەرە کەواتە خوای گەورە فێرمان دەکا اذكروا نعمة الله عليكم بەدڵەوە بیر لە نیعمەتەکانی خوا بکەینەوە بیناسین بەهی خوای بزانین و بە زمانی شکری خوای گەورە بکەین و بەلاشەش نیعمەتەکانی خوا لە طاعەتی خوادا سەرف بکەین هل من خالق غير الله خوای گەورە پرسیارێکمان لێ دەکات لە هەمومان ئەو پرسیارە تێی بگەن و وەڵام بدەنەوە هل من خالق غير الله يرزقكم من السماء والأرض خەڵچینە هیچ خالقێکی تر هەیە جگە لە خوا هیچ خالقێکی تر هەیە جگە لە خوا ئەو پرسیارێکی خوای گەورەی لێمان دەکا گوێی لێ بگرن و وەڵامی دەنەوە هل من خالق غير الله هیچ خالقێکی تر هەیە جگە لە خوا يرزقكم من السماء والأرض رزقی ئێوە دەدات لە ئاسمان و لە زەوی کەس هەیە هیچ خالقێکی تر هەیە رزقی ئێمە بدا ئەگەر خوای گەورە رزقەکەی خۆی بگرێتەوە لێمان کەسێکی تر هەیە بڵێ دەی خەڵقینە خەمتان نەبێ و خەم مەخۆن ئەگەر خوای گەورە رزقتان نەدا لەمە دوام رزقتان دەدەم شتی وا هەیە ئەگەر ئەو زەویە خوا لێت وەربگرێتەوە لەکوێ دەبی ئەم بارانە خوای گەورە لێت بگرێتەوە چیت بەسەر دێ ئەو ئاوەی کە لە دەریا و بەحرەکاندا هەنە خوای گەورە بە زەویدا نوقمی بکات و ئاو دەست نەکەوێت چ دەکەی زەوی وشک و ڕۆکی تێدا شین نەکات چ دەکەی ئەگەر مەلاین دۆلارمان لە جیرفاندا هەبێ و لە قاسەکاندا هەبێ چی پێ دەکرێت ئایا پارە دەخورێ کە خوای گەورە ڕزقی خۆی بگرێتەوە خەڵکی دەژیێت هل من خالق غير الله يرزقكم من السماء والأرض خالقێکی تر هەیە جگە لە خوا ڕزقی ئێوە بدا لە ئاسمانەکان و لە زەوی وەڵامتان چییە وەڵام چییە نەخێر نییە دەیکە نەخێر نییە کەواتە دەبێ ئینسان سپڵە نەبێ و بەوەفا بێ مادام تەنها ئەو خوایە ڕزقت دەدا کەواتە لا إله إلا هو کەواتە هیچ معبودێکیش نییە تۆ بیپەرستی و شایستەی پەرستن بێ تەنها ئەو نەبێ بەڵام خوا ڕزقت بدا و تۆ شکری یەکێکی تر بکەی خوا چاکە و ناز و نیعمەتت بەسەردا بڕێژێ و تۆ بە هیچێکی تری بزانی ئەوە بەڕاستی سپڵەیەتیە ئەوە کوفری نیعمەتە ئەگەر کرێکارێکت هەبێ براکەم کرێکارێک بگریت و لە جیاتی دووەش بە خواردن سێوەش بە خواردنی بدەیتێ ڕۆژێک و ئێوارەش پارەشی بدەیتێ پێی بڵێ براکە من تۆم گرتووە بەکرێ ئەمڕۆ ئیش بۆ من دەکەیت ئەو بچێت ئیش بۆ جیرانەکەت بکات دێتەوە کاتی وەش بەکەش نان لای تۆ دەخوات و ئێوارەش دێ پارەم بدەیە زەحمە نەبێ ئەی کوا ئیشەکە وەڵام منیشم بۆ جیرانەکەت کردووە قبوڵی دەکەیت قبوڵی ناکەیت خوا دروستت بکا و ڕزق و ڕۆزیت بدا و غەیری ئەو کەس نەبێ دروستت کا غەیری ئەو کەس نەبێ ڕزقت بدا لەگەڵەوەشدا بچی یەکێکی تر بپەرستی لەگەڵەوەشدا ئیعتیقادت بە یەکێکی تریش بێ هاوارکەیتە کەسێکی تر هانا بۆ یەکێکی تر بەری وابزانی یەکێکی تر جگە لە خوا بفریای تۆ دێ ئەوە بەڕاستی هەروەکو چۆن ئێمە قبول ناکەین خوای گەورە زیاتر قبوڵی ناکە لا إله إلا هو فأنا تؤفكون ئەی کە ئێوە وا دەزانن بەس خوا ڕزق دروستی کردن بەس خوا ڕزق و ڕۆزیتان دەدا ئەی بۆ ئێوە لە عیبادەتی خوا لا دەدەن بۆ عیبادەتی یەکێکی تر فأنا تؤفكون فأنا تصرفون بۆ لا دەدرێن ئێوە لە پەرستنی ئەو خوایە بەتەنها و شکرکردنی ئەو بۆ پەرستنی یەکێکی تر و بەندایەتی کردن بۆ یەکێکی تر بە حاڵی خۆمان سیرکن براکانم زۆرێک لە مسلمانان جگە لە کافرەکان زۆرێک لە مسلمانان ڕازی نییە کە دەستور و یاساکەی تەنها قورئانەکەی خوا بێت خواش دروستی کردووە خواش ڕزق و ڕۆزی دەدات مردن و ژیانیشی بەدەست خوایە بەڵام دەژڵێ ڕازی نیم بەوە من ئەوە کوفرە بەڕاستی کوفرێکی گەورەیە خوا دروستت کە بەڵام بڵێ من بە بەرنامەکەی خوا ڕازی نابم خوا نیعمەتت بەسەردا بڕێژێ بەڵام تۆ شکریەکێکی تر بکەیت کەواتە برا بە بێدار بینەوە هۆشیار بینەوە تێبگەین ئێمە لە غەفڵەت داین لە حەقی خوای پەروەردگار زۆر کەم تەرخەم و مقەسیرین بەڵکو زۆرێک لە مسلمانان زۆر بە هەڵەدا چوون لا ڕێبوون لە جیاتی پەرستنی خوای تاک و تەنها بە تەنها دەچێ غەیری خوای گەورە لەگەڵ خوا دەپەرستێت خوای گەورە دەفەرمێ فەئەنا تؤفەکون دەیکە ئێوە وا تێگەیشتن خوا ڕزقی داون و خوای گەورە دروستی کردوون بۆ دەچن یەکێکی تر دەپەرستن بۆ هانا بۆ یەکێکی تر دەبن بۆ ملکەت و ژێرباری بەرنامە و یاسای کەسێکی تر دەبن جگە لە ذاتی رب العالمین فەئەنا تؤفەکون بەڵام لەگەڵ ئەوەشدا تەماشا دەکەین خەڵکی هەر بەردەوامە ئیلا ئەوە نەبێت کە خوا ڕەحمی پێ کردبێ هەر بەردەوامە لە لادان لە بەندایەتی کردنی خوای گەورە
ولا لادان لە شەرع و یاسایەکەی خوای پەروەردگار بۆ شتی تر. داوا دەکەم لە خوای پەروەردگار بۆ خاتری ناوە جوانەکانی و صفاتە بەرزەکانی تێمان بگەێنێ لە دینەکەی خۆی، وامان لێ بکە ئەو دڵەمان تەنها پەیوەست بێ بەخۆیەوە، تەنها جێگای خۆشویستنی خۆی تێدا بێتەوە، تەنها لەو بترسین، تەنها پشت بەو ببەستین، تەنها ئومێد و ڕەجامان لەو بێت. خوای پەروەردگار تەنها دوو پەرستین و ئاخیرمان خێرکەی، بەهەشتمان بەنسیب بکەی، لە ئاگری جەهەنەم بمان پارێزی و هیدایەتمان بدەی. والحمد لله وصلى الله وسلم